بەپێی زانیاریەکانی ئێمە بۆ داداچوونەکانمان وەکو ڕۆژنامە نووسان وەم چالاکوانان لە شەوی ڕابردوو زیاتر لە 10 کەس دەستگیر کرابوو. دیارە ئەمڕۆ بە پێوەی کە کۆمەڵێک خۆپیشاندەر کە ئەوەی کە بەدەست ئێمە گەیشتۆ ژماریان 12 کەس بووە، ئەمڕۆ براونەتە دادگا واتە بە تۆمەتی زیانگەیاندن بە ماڵ و موڵکی گشتی بەپێی مادەی 477 ئەم شەو دەستگیر کرابوون. ئەمڕۆ لە دادگا دادوەر بڕیاری ئازادکردنیانی دابوو بە کەفالەت، دیارە کەیسیان بۆ کراوەتەوەوانە. ئەوەی جێی تێبینی ئێمەیە ئەوەیە کە ئەبوو لایەنی کەم جۆرێک لە ینی با بڵێن گەردەستگیریش کرابن، مامەڵەکانیان وا بۆە بەڵێن نامەیەک بۆە نەک بۆی کە کەیسیان بۆ بکرێتەوە، چکە ئێمە لە ئێستا زانین ئاڵۆزەکان سەرتاپای کوردستانی کردوتەوە. ئەوەی کە ڕوەدات خەڵ لێی بەرپرس نییە، بەڵکو بەڕای ئێمە حکومت خۆی لێ بەرپرسە، چکە قەیران دەیان قەیرانی چەندین ساڵە لە ماوەی 28 ساڵ حکومڕانیە لە جیاتیەوەی کە ژیانێکی شەرەفمەندانە بۆ خەڵدابینکە، بەڵکو قەیران لەسەر قەیران تا کار گەیشتەوەی کە بە 2 مانگ جارێ نیموچێک بە خەڵک بەڕەوایش نابینن. بۆیە ئەمانە حکومت خۆی بەرپرسە، ئەمانە واتە قەیرانەکانی حکومەتە کاردانەوەی هاوڵاتیانی بەدوادیا دێ. ئەگەر هەنگاو نەنێن دۆخەکە لەوە چێ لە دەست دەرچێت، قوربانی دوجار خەڵکی هیچی نییە لە دەستی با لە وڵاتە، ئەوەی کە قوربانیە دەن خۆیانن ئەبێ یانە وڵاتە بەجێبێڵن، هەرچی بەرژەوەندیان هەیە بێ کەوێتە مەترسیەوە.